بینەرانی شار پرێزم کاتتان باش لە ئەڵلقەیەکی تری بەرنامەی ئارمادا میوانداری خات و هاناشوانمان کردو بەڕێوەبەری بەرەنگاربوونەوەی توندوتیژی لە ڕێکخراوی CDO دەمانەوێت لەگەڵ خات و هانادا لە ئەڵلقەی ئەم جارەدا باز لە ڕۆڵ و پێگەی ژنان بکەین لەو گیر و گرفتانەی کە دێتە ڕێگەیان و چارەسەرەکانیان. خات و هانا ئەم کاتت باشتر زۆر سپاس. خات و هانا دەمەوێت لە سەرەتا لەوە دەست پێ بکەم ژنان و کچان دەبینین لە دامەزراوە جیاوازەکاندا ڕۆڵ و پێگەیان هەیە. ئەم ڕۆڵ و پێگەی ژنانە لە ئاستی تموحی ئێوەدایە؟ هەڵبەتا بۆ دیاریکردنی ڕۆڵ و پێگەی هەر ڕەگەزێک لە کۆمەلگایەوە کاریگەریەکانی و تواناکانی پێویستمان بۆ هەیە چەندین توێژینەوە بکەین کە بەداخەوە لە هەرێمی کوردستانەوەی چەکە لە کێشە گەورەکان کە توێژینەوە ناکرێت لەسەر بارودۆخی ژنان، مناڵان، پیاوان، گەنجان هەر یەک لەم بەشانەی کۆمەلگاکە بۆ خۆی گرنگی تایبەتی خۆی هەیە و هەروەها پێویستەکە کە توێژینەوەی وردی لەسەر بکرێت بەداخەوە نییە بۆیە بۆ دیاریکردنی ئەم ڕێکخراوەکانی ژناتوانن ئەم توێژینەوانە بکەن؟ ڕێکخراوەکان ناتوانن، بەڵام ئەم توێژینەوانە پێویستی بە داتای تەواو و بەیانات هەیە. بیری ئەوەمان نەچێ ئێمە لە کوردستان بەڕاستی لە هەندێک ناوەند ئێمە زانیاریەکانمان لێ ئەشاردرێتەوە ئەگەرچی یاسای مافی بەدەستهێنانی زانیاریمان هەیە وەک کاری ڕۆژنامەوانی و ڕۆژنامە نووسان نەتوانن سوودمەند بن لە زانیاریەکان، بەڵام هەندێک جار ڕۆتینات ئەوەنەی هاتوچۆ و هەندێک جار حەجبی معلوماتیش هەیە لە هەندێک ناوەندەوە کە پێویستەکە ڕێکخراوەکان یاخود دەستگا پەیوەندیدارەکان یاخود دەستگا میدیایەکان کاری لەسەر بکەن. نزیکترین نمونەکە یەکێک لەو نمونە نەرێنیانە و یەکێک لەو حاڵەتە نەرێنیانەی کۆمەلگای کوردی مەسەلەی خۆکوشتنی گەنجانە. خۆکوشتنی گەنجان یەکێکە لە زەنگەمە ترسیدارەکان کە ئاماژەی زۆر خەتەرناکی هەیە لەوەی کە لە کۆمەلگایەکە ژین گەنجەکان پەنا بۆ خۆکوشتنە بن، خۆکوشتن بە شێوازی جیاوە، هۆکارەکانیش جیاوازن و هۆکارەکان ئەگەڕێتەوە هەندێک لە هۆکارەکان کە هۆکاری کۆمەڵایەتین ئەگەڕێتەوە بۆ سەدان ساڵەکەیە گەنجان پێوەی ئەناڵێنن و نەوەکانی پێش ئەوان پێوە ناڵاندووە تا گۆڕانکاریەکی کۆمەڵایەتی ئەو تۆ نەکراوە کە گەنج سوودمەند بێ لێی و بتوانێت ئاسوودە بژی و بتوانێت بە دڵخوازی خۆی هاوسەرگیری بکات چونکە بەشێک لە گەنجەکانمان ئەم مەسەلەیە مەسەلەیەکی ژیانیە بۆ ئەوان و چارەنووسازە و زۆر جار خۆکوشتنەکان پەیوەستە پێوەی لە مەسەلەی بەڵێ ڕێکخراوەکان نەیانتوانیوە ئەو ڕۆڵە ببینن ئەو بەرچاوڕوونیە بن بە گەنجەکان لە ڕێی دەوراتەوە بێ لە ڕێی ئێستاکێ دەبینین سۆشیال میدیا هەموو بوارەکانی تەنیوە لەو ڕێگەوە بێت کە گەنج و شیار بکرێتەوە. ڕاستە ئەم هەوڵانە هەیە، بەڵام لە مەسەلەی خۆکوشتنا مەسەلەیەکی تریش هەیە ئەوەیە هەندێک جار تۆ هەوڵ ئەی هۆشیاری بکەیت، بەڵام ئەو دەستگا میدیاییە ئەو کەناڵە نازانێت چۆن ئەو هۆشیاریە تەڕەحکە هەندێک جارە بێتە ڕێنیشاندەر بۆ خۆکوشتنی گەنجەکە و چەندین نمونەمان هەیە کە پێشتر دەستگا میدیاییەکان شێوازی خۆکوشتنی گەنجانیان داناوە بۆتە هاندانێک و تەشەنەسەندنێک لە نێو گەنجانە کەواتە ئەم تەڕەحە پێویستە تەڕەحێکی عەقلانی زۆر جددی بێ. لەسەر و ڕێکخراوەکانەوە حکوومەت هەیە کە ئەمە ئەرکی هەنووکەیی حکوومەتە مەسەلەی بەرپرسیارەتی بەرامبەر بە گەنجان و ڕۆڵی گەنجان لە کۆمەلگای کوردیا پێویستە بە هەند وەربگیرێ. ئەبینین کە ژمارەیەکی بێشمار گەنجانمان هەیە بێکارن، ئەم بێکاریە کۆمەڵێک دەرهاوشتەی زۆر نەرێنی لەسەر دەروون و کەسێتی ئەو گەنجە هەیە. گەنجمان هەیە دەرچووی یەکەمەکانی زانکۆیە، ئەبینی کە لە شوێنێکی بچووکە بە پارەیەکی کەم کارەکە ئەمانە هەمووی دەرهاوشتەی نەرێنی کۆمەلگان لەسەر گەنج وە کاریگەری خراپ بکەن لەسەر گەنج وە هەندێک جار وا بیر ئەکاتەوە کە بیر لە خۆکوشتن بکاتەوە هەندێک جاریش جێبەجێی ئەکا. کەواتە ئەگەر ڕێکخراوەکانیش هەوڵ بن هەوڵەکان کەمکەماوە لە ئاستی پێویستانیە پێویستەکە هەماهەنگی هەبێت لە نێوان حکوومەت و ڕێکخراوەکانە بۆ دروستکردنی ئامار بۆ بەرەنگاربوونەوەی توندوتیژی بۆ کارکردن لەسەر مەسەلەی گەنجان ژنان مناڵان بە هەمان شێوە. هاناخان دەبینێت ئێستاکێ ئەو گەنجانەی کە کاریان دەستەکەوێت باسمان لە بێکاری گەنجان کرد، بەڵام دەبینین بە تایبەت کچان و ژنان سیر ئەەکەی مارکێتینێکیان پێوە دەکرێت لەلایەن خاوەنکارەکان لەلایەن ڕەگەزی بەرامبەرەوە یان وەکو بە جۆرێک لە جۆرەکان وەکو شانازیەک کە خاوەنکارەکە دەڵێ ئەوەندە ئافرەتم لەلایە بۆ کارکردن لە کاتێکا کە ئافرەتەکە خۆی لاوانەیە زیاتر لە پیاوەکە شەو نخۆنی کردبێت تا گەشت بێت بەو پلەیە ئەمە بۆچی ئەگەڕێنیتەوە؟ لە کۆمەلگای ئێمە دوای دروستبوونی قەیرانی ئابووری ژمارەیەکی زۆر لە ژنان ناچار بوون بە کارکردنی قورس لەبەرەوەی بتوانن خێزانەکانیان
بەڕێوە ببن و ژمارەیەکی زۆریش لە خێزانەکانمان هاوسەر یاخود برایان شەهید بوو لە شەڕی دژ بە داعشە ئەم ژنانش قورسایەکی تریان هاتە سەرەوە چەندین ژنیان ناچار بوون بەکارکردنی زۆر سەخت و هەندێک لەو ژمارەیەکی زۆر لە ژنان بوونە خاوەن پرۆژەی خۆیان کە وەک جۆرێک لە ڕوبەڕووبوونەوەی ئەو قەیرانە کە ئەمە خۆی بۆ خۆی جێگەی دەستخۆشیە و ئەمەش ئەوە خوازێکە حکوومەت بە هەند وەری بگرێت کە ژنان چۆن ئەتوانن قەیرانەکان ڕوبەڕوو ببنەوانێ لە حاڵەتی قەیرانی ئابوووریە ژنان زۆر دەستیان کرد بە پرۆژەی بچووک بچووک وتوانیان ڕوبەڕووی ئەم قەیرانە ببنەوە لا مەسەلەی خاوەنکار و کرێکارە کە باسی کرێکارەکەین ژن و پیاوەکو یەک بەڵام ژن بۆچی کۆمەڵک تایبەتمەندی خۆی هەیە کۆمەڵک تایبەتمەندی جەستەیی و کۆمەڵک تایبەتمەندی دەرونی هەیە کە خاوەنکارەکان بەداخەوە بەشێکیان ئەمە بە هەند وەرناگرن شوێنیش هەیە کە خاوەنکارەکە پیاو بووە و ژنەکان زۆر توانیویانە ئاسوودە کار بکەن و بتوانن سوودمەند بن لەو پێگەیە یاخود لەو شوێنەی کە شایستەیانە بەڵام شوێنیش هەبووە کە ژنان ڕێگریان لێکراوە ژنان هەڕەشیان لێکراوە ژنان دوور خراونەتەوە لە کار ژنان مافی خۆیان نەدراوە ئەمانەشمان هەیە لە هەردوو لایەنەکە ئێمە پێویستمان بەوە هەیە کە لەسەر هەردوو ئاراستەکە کار بکەین ئاراستەیەک بەوە کە ژنان هەان بدەین زیاتر لە بازاڕی کارە و زیاتر بتوانن پێگە و جێگەی خۆیان هەبێت لە بواری ئابووری کۆمەلگایە چونکە کۆمەلگا سەرکەوتووەکان لە بواری ئابووریە ژنان پایی سەرەکیانن ئەمە تاریخ بە ئێمە وتووە و ڕێسێشتا نێودەوڵەتەکانیش ئەومان پێ ئەڵەن و قەیرانی هاتنی کۆڤید-19 کێشەیەکی زۆر گەورەی بۆ ژنان دروست کرد لە عالەمە ئەمە UN مومەن بە ئاشکرا ڕایگەیاند کە لە 4 ژن یەک ژن کارەکەی بۆ ماوەتەوە واتە 3 ژن بێبەش بووە لە کارەکەی بەهۆی هاتنی کۆڤید-19 کەواتە قەیرانەکان یەک بە دوای یەکا بەرۆکی ژنانەگرێتەوەوانێ لەگەڵ ئەوشا ژنان ئەیانەوێ هەنگاو بنێن هەوڵ بن ئەیانەوێ پێگە و جێگەی خۆیان هەبێت و لە دەستی نێن باشتری بکەن ئەمە پێویستی باوەیە کە هەوڵی جدی شەبێ بۆ پشتگیریکردنی ئەم ژنانە ئەو ژنانەی کە کارەکانیان لە دەستیان بە هۆی ساحب کارەکەیانەوە بێدیان کاتێکە باوکی یان برای ئەزانێت خاوەن کارەکەی چی بەرامبەر کردووە چی لێویستووە دووبارە نابێتەوە بە ژێر دەستەی پیاوێک کە کارەکەی لە دەستیات بەتەکید ئێمە ئەمانەوە کە ئافرەت کار ئەکات سامانێکی سربەخۆی خۆی هەبێ ڕاستە زۆر ڕاستە ئەم مەسەلەیە بەڵام لەگەڵ ئەوەشا ئێمە یاسای بەرەنگاربوونەوەی توندوتیژی خێزانیمان هەیە بەداخەوە یاسای کارمان نییە لەبەرەوەی یاسای کار تا ئێستا پرۆژەیە لە پەرلەمانە ئیشی لەسەر نەکراوە و دڵنیاش نیم ئایا پێگە و ڕۆڵی ژن چۆن ئەبێتایە بەڵام گرنگ ئەوەیە کە ئەگەر ژنێک ڕوبەڕووی هەراسانکردن یاخود دەرکردن یاخود کۆمەڵێک ئیجراعات بووە کە نەخوازراوە و هەوڵدرا دوور بخرێتەوە لە کارەکەی ئەمە هەمووی لە یاسای معالەجەی بۆ کراوە و ئەتوانێ مافەکانی دەستەبەر بکات یەکێک لەو شتانەی کە لە یاسای بەرەنگاربوونەوەی توندوتیژی خێزانیە بەخاڵ ئاماژەی پیاکراوە لە 13 خاڵەکەیە کە توندوتیژیە و سزای لەسرە ئەویش ئەوەیە کە کەسێک لە خێزانەکە بیەوێ ژنەکەی یان کچەکەی یان خوشکەکەی یا کەسێکی نزیکی لە خێزانەکە بێبەش بکا لە ئیشکردن واتە دووری بخاتەوە لە ئیشکردن ئەمە سزای خۆی لەسرە و ژنان ئەتوانن سوودمەند بن لە یاساکان ئەتوانن سوودمەند بن لە یاسای بەرەنگاربوونەوەی توندوتیژی خێزانی یاسای هەر جۆرە لە یاسای سزادانی عێراقی کە مەسەلەی گێچەڵ و ئەوانەی ڕێکخستووە ئەتوانن سوودمەند بن لەو یاسایانە و بەهرەمەند بن لە مافەکانیان گرنگە ئەوەیە کە ژنان هۆشیاری تەواویان هەبێ بە مافەکانیان پێشۆی بچنە بواری کارکردنەوە هەناخان پیاوان تا چەند توانیویانە سوود لە توانای ژنان ببینن توانیویانە سوود لە توانای حەقیقی ژنان ببینن لە ئەو دامەزراوانەی کە کاری تێدا دەکەن ڕاستە زۆر دامەزراوە ڕووکەشێک یعنی ببوورەوەکو ڕووکەشێک بەکاریان هێنن هەردوو حاڵەتەکەمان هەیە دامەزراوەیەک هەیە لەم ڕۆژانەیە بۆی نەبێتە ڕکلام ناوی ناهێنم یەکێکە لە کۆمپانیا گەورەکان کۆمپانیا گەورەکانی پەیوەندی خەڵاتی کۆمەڵێک ژنی کردبوو لە وتارەکانیانە باسییان لەوە کرد کە ئەم ژنانە پێگەی سەرەکی بەڕێوەبردننی ئەم کۆمپانیا زەبەلاحن کۆمپانیایکی زەبەلاحە بەڕاستی و خەڵاتی ئەو ژنانیان کردبوو کە لێبڕاوانە توانن کار بکەن و تواناکانیان خستۆتە گەڕوە توانیویانە کاری زۆر باش بۆ سەرخستنی ئەم کۆمپانیای بکەن کەواتە ئەتوانین بڵین ئەگەر خاوەنکار تەفەهومی ئەوە بکە و تێبگالەوەی کەسێتی ژن چۆنە
تواناکانی ژن چۆنە توانە لە ڕادەبەدەرەکانی ژن چۆن بەگەڕ ئەخرێ ئەتوانێت سوودمەند بێ بەڵام هاوکاتیش لەگەڵ ئەوەیە هەمانە بمانێ و نەمانێت ئێمە کۆمەڵگایکی نەریتین کۆمەڵگایکین تاکەکانی کۆمەلگامان بە ژن و پیاوە زۆردار متەئەسیرە بە عەقڵێتی عەشاری زۆردار متەئەسیرە بە عەقڵێتی دواکەوتویی بە عەقڵێتێکی نەریتی سەدان ساڵ لەمەوە پێش پێی وایە کە ژن جەستەیەکە ئەهێنرێ ئەبرێ ئەتوانێت هەرچێک بێ پێی بکە بەڵام من پێم وایە زەمانەکە گۆڕاوە خەڵکیش ناچار ئەبێ لەگەڵ گۆڕانی زەمەنا خۆیان بگۆڕن و ئەگەر بزانن و خەڵک هۆشیاری ئەوەی هەبێکە ئەگەر هەر جۆرێک لە تونند و تیژی بەرامبەر بە ژنان لە شوێنی کارا بکات سزا ئەدرێ و زیندانی ئەکرێەوە غەرامێکی قورسیەتە سەر دڵنیام هەوڵ نادات کە ئەم جۆرە لە تونند و تیژی ئەنجام هەنا خان باسی تونند و تیژی کرد من ئەم پرسیارە وەکو پرسیارێکی ئەساسیم لێ کردو بۆ بەرنامەکەم ئافرەتان چی بکرێت بۆ ئەوەی ئەو تونند و تیژیانەی بەرامبەریان ئەکرێت ئەو بربەستانەیەتە ڕێگەیان تێپەڕێنن پێویستە ئافرەتان زۆر هۆشیار بن بە تایبەتی لەباری یاساکانەوە چەندین ژنمان هەیە کە لە حاڵەتی جابوونەوە مناڵەکەی لێ وەرگیراوەتەوەی زانی و ئەمە لە یاساکەیە هەیە کە لە یاساکەیە بە هیچ شێوەیەک نییە چەندین ژنمان هەیە کە بێبەشکراوە لە نەفەقا لە مارەیی هەندێک جار هەندێک لە کەسان کە لە کەیسەکەیە ئیشیان کردووە هەڵیان خەڵەتانوە بەڵام ئەمان لە یاساکەیان نییە و لە یاساکەیە ژنان مافیان تەواو پارێزراوە هەندێک جار لە کارکردنە لە بواری کارکردنە بۆ نمونە خاوەنکارەکە موچەی تەواوی پێ نەداوە بۆ نمونە خاوەنکارەکە ناچاری کردووە کە پەیوەستنامەیەک ئیمزا بکات لە سەر و قودرەتی ئەو لە توانا و تااقەتی ئەوانە ئەمانە هەمووی جۆرەکانی توندوتی ئەنواع جۆری توندوتیژیمان هەیە کە لە ئێستای ڕوبەڕۆی ژنان ئەبێتەوە بەڵام ئەوەی جێگەی خۆشحاڵی ئێمە یاسایەکمان هەیە و ئەم یاسای لە دادگاکانی ئێمە جێبەجێ ئەکرێ و کۆمەڵێک پارێزەر ژمارەیەک پارێزەری دیاری کراومان هەیە کە زۆر لە خۆبردووانە و زۆر ڕێزی مافەکانی ئینسان و مافەکانی ژن و مافەکانی مناڵ ئەگرن هەوڵ ئەن لەم کەیسانەیە ئیش بکەن بمانێ و نەمانەوە کەسانێکیش هەن کە کەیسەکان بە لا ڕێیابن بەڵام ئەوەی جێگەی خۆشحاڵیە ژنان ئەتوانن بەڕێوەبەرایەتەکانی بەرەنگاربوونەوەی تونند و تیژی بەردەوام لە خزمەتی ئەوانەیە 24 سعات هێڵی گەرمی 190 لە خزمەتی ئەوانەیە لەوانەیە بێهیوابن لە کاتی بوونی کێشەیەکا بڵێن ڕۆتینیاتی ئەوێ محکەمەوە هاتوچۆی ئەوێ بەڵام دڵنیایانەکەم و هەموو لایەک دڵنیاکەمەوە لەوەی کە چ ژن چ پیا و چ مناڵ چونکە ئەم یاسایی کە ئێستا بەرکارە لە هەرێمی کوردستانە یاسای بەرەنگاربوونەوەی تونند و تیژی خێزانیە واتە هەموو تاکەکانی خێزانەگرێتەوە بۆ هەر بۆ ژن نەکراوە یا هەر بۆ مناڵ یا هەر بۆ پیاو هەموو ئەتوانن لی سوودمەند بن لەم حاڵەتەیە ئەتوانن سەردانی بەڕێوەبەرایەتەکانی بەرەنگاربوونەوەی تونند و تیژی بکەن ئەتوان سەردانی ناوەندە ڕێکخراوەکان بکەن ئەتوانن سەردانی دەستگا حکومیەکان بکەن تا چەند ئەو ڕێکخراوانە هاوکاریانەکەن تا چەند ئەو بڵێن بەرەنگاربوونەوەی تونند و تیژی دژی ژنان هاوکاریان ئەکات لە کاتێکی ترا عنی دیسان کێشەیەکی تری بۆ دروست ناکات هەڵبەتە هەموو ئەوانی کە لەوێ کار ئەکەن بە تایبەتی ئەو کەسانەی کە ڕاستەوخۆ لەگەڵ کەیسە تایبەتەکانی تایبەت بە ژنانە دەبینرێت ئەو ژنانەی کە ئەچن عنی شکات ئەکەن دووبارە تووشی کێشەیەکی گەورەتر ئەبنەوە لە بری ئەوەی بۆیان چارەسەر بکرێت لا بەڕێوەبەرایەتەکانی تونند و تیژی و لە ژمارەك لەو ڕێکخراوانەی کە لە ئێستایا لە هەرێمی کوردستان کار ئەکەن کەسانی تەواو ڕاهێنراوە هەن لەسەر ئەوەی کە چۆن پارێزگاری لە تایبەتمەندیەکان و لە نهێنیەکان و چۆن ئەم کەیسانە لە دادگایە ڕێڕەوی خۆی وەربگرێ و ژمارەیەک دادوەریشەیە بە سوپاسەوە کەیسەکانی ژنان دواناخان کەیسەکانی ژنان هەوڵ ئەیەن بە ویژدان و بە پێی ئەو یاسایی کە بەرکارە مامەڵی لەگەڵ بکەن هەناخان چالاکەوانان ڕێکخراوەکان هەمیشە دەڵێن ئەو ژنانەی کە کار ئەەکەن لە شوێنی کارەکانیانە ڕوبەڕۆی تونند و تیژی ئەبنەوە ڕوبەڕۆی تونند و تیژی دەرونی هزری جەستەیی ئامارەکان لای ڕێکخراوەکەی ئێوە چیمان پێڵێت هەڵبەتەوە گوتم ئەمان ڕێسێرچی ئەوێ چونکە زۆر حاڵەتمان هەیە کە ژنان خۆیان قسە ناکەن و هەندێک جاریش حاڵەتمان هەیە کە ژنەکە نازانێ ئەمە جۆرەکە لە تونند و تیژی بۆ نمونە ئەو 10 ساڵە لەو شوێنەیە ئیشەکە هەنگاوێک هەیە لە دواتر کەسێکیەت پیاوێکیەت 3 ساڵە لەو شوێنەیە ئیشەکە ئەو ئەخەنە ئەو جێگا بەرزترەوە بەڵام ژنەکە بێدەنگە بێ زۆرجار ژنەکانی ئێمە نازانن کە ئەمە تونند و تیژیە یاخود بۆ نمونە لە کەناڵێکی ڕاگەاندن ئیشەکە تەلەفۆنی بۆکەن سعادیەکی شەو پێڵەن شەفتی هەواڵی تۆ گۆڕاوە بۆ دوانیەوە یا گۆڕاوە بۆ بەیانی یا گۆڕاوە بۆ ئەم جۆرانە لە تونند و تیژی دەرونی سترێسکردن هەوڵدان بۆ فشار خستنە سەر ژنان ئەمانە هەمووی تونند و تیژیە و هەمووی ڕێوشێنی خۆی هەیە کەواتە ژنان ئەگەر بە تەواوەتی هوشیار بن لەسەر ئەوەی کە چیان ئەوێ وەچی ئەکەن و ئامانجیان چییە چونکە زۆر گرنگە مەسلەی ئامانج دیاریکردن بۆ ئینسان ئامانجیان چیە ئەتوانن و هەنگاوی زۆر باشیشان ناوە بەڕاستی
بەکارهێنانی ژنان وەکو ڕووکەش و وەکو جەستەش بڵین تا چەند کاری کردوێتە سەر کارکردنی ژنانی بەتوانە لە کۆمەڵگەدا. ڕاستە لە کۆمەڵگاکانە کە جۆرێک لە هزر و تێڕوانین و فکری ڕۆشن و دیاریکراو نییە لە کۆمەڵگایکی وەکو کۆمەڵگای ئێمە سەرمایەداری هەیە، فکری عەشایری هەیە، فکری ئاینی هەیە، فکری توندڕەوی هەیە، ئەنواع و ئەشکاڵ بیرکردنەوەی جیاواز هەیە. لەم نێوان بیرکردنەوانەیە سەر لێ شێواویەک دروست هەر ئەبێ ئەمە واقعەکە، بەڵام ئەمێنێتەوە سەر ئەوەی ئەم کۆمەڵگایە یاخود ئەم کۆمەڵگای هاوشێوەی وەکو ئێمە یا کۆمەڵگای ئێمە چۆن ڕوبەڕووی ئەو سەر لێ شێواویە ئەبێتەوە و چۆن ئەتوانێت تاکەکانی خۆی بپارێزێ. بەداخەوە لە ماوەی ڕابردووە لە چەند ساڵی ڕابردووە بینیمان کە کۆمەڵێک ژن بوونە هۆی ئەوەی کە لای خەڵکی ئەوام هەڵبەتە خەڵکی تێگەشتوو و خەڵکی شارەزا ئەوانە ناکا بە سیمبولی ژنان، ئەوانە کاتە بەشێک لە ژنان کە جۆرێکی تر لە ژیانیان هەڵبژاردووە، بەڵام خەڵکە ئامەکە بەداخەوە ئەوانەی کرد بە سیمبولێک لە ژنان. ئەمە چەند جارێک لە ژنانی بتواناوە ژنانی کارکردووە ژنانی خاوەنکار زەریبەی زۆر قورسیانە و ئەوان ئاماژە بەوە ئەیان کە ڕۆژانە پەیوەندیمان هەیە بەیەکەوە بە تایبەتی ئەو کچە گەنجانەی کە بزنسی خۆیانیان دەست پێ کردو ئەڵێ هەتا من قازانجێکی کەم ئەەکەم ئەو دەیان قازانجەکە. ڕاستە هەنەخان مۆدیلیستەکان و ڕیکلامەرەکان تا چەند لە ناوەندی کارکردنە زەرەریانیاوە یا قازانجانیاوە لە بڵێن کۆمەڵگەی کوردی. هەموو دیاردەیەکی نەرێنی زەرەر ئەیە لە هەموو تاکەکانی کۆمەڵگا، هەموو دیاردەیەکی نەرێنی وایە بە ژن بە پیا و بە مناڵی شەوانێ ئەبینین کە مەسەلەن مناڵی 12 ساڵ پێیان متەئەسیرە بێ و ئەمە بۆ ئایندە بیرکردنەوەیکی جیاوازی لەلا دروستە بێ ئەمە زەرەرێکە. ئەبینین کە پیاوان سەیریان ئەکەن و پێیان معجەبە بن و پێیان وایە بۆچی ژنەکانی خۆیان وەکو ئەوان نییە و ئەیان شوبهێنن. ئەمە جۆرێک لە دڕدۆنگی و جۆرێک لە قەلەق و جۆرێک لە فشاری دەرونی کە کێشەی کۆمەڵایەتی لێ ئەکەوێتەوە. ژنەکان ئەڵەن بۆچی ئەوان قازانجێکی سەریعەکەن ئێمە ناتوانین ئەوە بکەین، ئەمەش کێشەی کۆمەڵایەتی تری لێ ئەکەوێتەوە و چەندین کێشەی کۆمەڵایەتی تر بەدوای خۆیان ئەهێنێ. بەڵام ئەمە لەبەرەوەی هەموو کۆمەڵگا دواکەوتووەکان کە هەوڵ بۆ پێشکەوتن ئێن کۆمەڵێک لەم دیاردە نەرێنیانیان تیا دروستە بێ ئەمێنێتەوە سەر ئەوەی چۆن کۆمەڵگا هەنگاو بنێ بۆ بەرەو باشتر. ئەمە کولتوری کووردا ئەگونجێت هەموو ئەو شتانە باز لە پێشکەوتن بکەین ئەمە بێتە پێشکەوتن لە لای ئێمە بەداخەوە پێشکەوتن لە لای ئێمە لە شتی فۆرما ئەبینرێتەوە لە ناوەڕۆکان نابینرێتەوەن بۆیە بینایەکی زۆر مۆدێرنمان هەبێ ئەڵان ئیتر شارەکە بەرەو پێشکەوتوی ئەڕوان، بەڵام ئێمە کێشەمان لە عەقڵیەتە لە بینکردنەوە لە مەنتاڵەتیە. ڕاستە ئێمە گروپێک هەیە مەسەلەن متەئەسیرە بنەوە، بەڵام ئەم شتانە لە کۆمەڵگایە مەقتەعیە واتە زەمانێکی کەم و کورت ئەخانێ ئەمێنێتەوە سەر ئەوەی ئەو کەسانەی لە کۆمەڵگایە کار ئەکەن و دڵسۆزی کۆمەڵگان و دڵسۆزی تاکەکانن چۆن ئەتوانن هاوکار بن بۆ ئەوەی کۆمەڵگا لەم زەڵکاوە ڕزگاری ببێت و بگاتە کەنارێکی ئارام. ئەمە پێویستی بە کارکردنی هەمەلایەنە هەیە. ڕۆشنبیران ئەرکێکی زۆر قورسیان لەسەرەکە بەداخەوە لە ئێستای کۆمەڵگای کوردیا هەست دەکەی کە ئەو ئەرکە بەجێ ناگەێنن و غیابیان هەیە چونکە لە تاریخی شۆڕشی فەڕەنسا ڕێنسانس هەموو وڵاتان کە لە دوای شۆڕش سەرکەوتنیان بەدەستێناوە و هەوڵیان بەرەو پێشکەوتن ناوە ڕۆشنبیرەکانیان ڕۆڵێکی زۆر بەرچاو و دیاریکراویان هەبووە. ناڵێن نییە بەڵام تاکتاکە وە کەمە پێویستمان ئەم کۆمەڵگای پێویستی بە زیاتر هۆشیارکردنەوە هەیە و پێویستەکە کە دەستگا میدیاییەکان شاوەشان لەگەڵ ڕۆشنبیران لەگەڵ ئەو ڕۆتانەی کە پێشکەوت و خوازن و هاوکارن بۆ پێشکەوتنی کۆمەڵگا تەرحی جدیان هەبێ بابەتی جدیان هەبێ بەرنامەی جدیان هەبێ و هۆشیاری بەردەوامیان. هانەخان کۆتا پرسیارم ئەوەیە ئەگەر ڕەوشی ئێستای ژنان وەکو ئێستا بەردەوام بێت لە پاشەکشایە یان بەرەو پێشەوە ئەچێت؟ ئەمەش دوولانێ بەشێکی لە پاشەکشایە بەڕاستی چونکە ئەومان لات نەچێت تا ئەم دەقەیە مەسلەی کوشتنی ژنان بە بیانووی شەرف مەسلەیەکی زۆر نەنگیە شوورەیەکی زۆر گەورەیە کە لە کۆمەڵگای کوردیان ڕوئەیە. پێشتر هەر ئەمانوت کوشتن بە بیانووی شەرف بەڵام ئێستا وای لێ هاتووە کە پیاوەکان کاتێک ژنەکانیشیان لیان جیابێتوانێت چونکە سێ حاڵەتمان هەیە لە ماوەی مانگێکە ژنەکان جیابوونەتەوە هاوسەرەکانیان کوشتویانە.
ئەگەر نەشیان کوژن تۆمەتی زۆر خراپە درێتە پاڵێ لە ڕووی دەرونیەوە ئەیان کوژن هەوڵ ئەن لە ڕووی دەرونیاوە بیان کوژن بەڵام ئەوەی جێگەی خۆشحاڵەیە کە دەستگا پەیوەندیدارەکان و حکوومەت نیەتێکی باشی هەیە بۆ ئەوی لەم چەند ساڵەی ئایندەیە ئەم دیاردەنەرێنیانە کەم بکاتەوە بە تایبەتی مەسەلەی کوشتنی ژنان چونکە ئەمە وەگوتم لەسەر ئاستی نێودەوڵەتی نەنگێکی زۆر گەورەیە بۆ کۆمەلگای کوردی و نەنگێکی زۆر گەورەیە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان کە مەسەلەی کوشتنی ژنان لە دوای ئازادبوونی ئەم ناوچەیە تا ئەم دەقێ بەردەوامە تونند و تیژیەکانی تر شێوازەکانی تری تونند و تیژی ئەمانەش حکوومەت نیەتی هەیە بۆ ئەوەی کا بە هاوکاری ڕێکخراوەکان هەوڵ بن چ لەسەر ئاستی هۆشیارکردنەوە چ لەسەر ئاستی هاوکاریکردنی ئەو ژنانە بەردەوام بن و هەنگاوی زۆر باشتر بنیان وە کوواڵەتی خزمەت گوزاریەکانیان باشترکەن ئەمانە ئەم مەسەلانە زۆر گرنگن بە نسبەت ژن و مناڵەوە ئەمێنێتەوە سەر ئەوەی کە پێویستەکە هاوشان لەگەڵ ئەمانەیە ژنان خۆشیان هەوڵ بن و هەوڵ بن کە بتوانن لە کاتی قەیرانەکانە چۆن ئیدارەی ئەو قەیرانە ئەن ئەنج قەیرانەکە کۆمەڵایەتی بێ ئابووری بێ ئەمە پێویستی بە لێهاتووی و شارەزایی زۆرە بێت دەست خۆش بێهانە خانمان دوومان کرد بە هیوام ڕۆژێک بێت لەگەڵ جەناب و چەندین خانمی بەتوانای تری وەکو تۆیە باز لەو بکەین بڵێن ژنانی کورد هیچ کێشەیەکیان نەماوە زۆر هیوادارم بینەرانی شارپرێز بەم شێوەیە هاتیینە کۆتای ئەڵلقەیەم جارەمان هەتا دیدار خواتان لەگەڵ